بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی یاسان نێودوڵەتیەکان چی دەڵێن لەبارەی ئەو ڕووبارانەی کە بە نێو چەند وڵاتێکدا تێدەپەڕن و بۆ ساڵانێکە تورکیا و ئێران گوێ بە هیچ نادەن بەنداو لەسەرم ڕووبارانە دروست دەکەن بە چۆڕە چۆڕاومان بۆ ڕەوانە دەکەن بارەزی خۆیان دەیگرنەوە بەری دەدەن گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بێسن ئەحمەد حسێن سەرۆکی بەشی جوگرافیا لە زانکۆی ڕاپەڕین. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر بە بڕوای تۆ یاخۆت یاسا چی دەڵێ لەسەر ئەو ڕووبارانەی کە بە چەند وڵاتێکدا دەڕۆن بەتایبەت ئێستێمە لە وەکو عێراق قەیرانێکی گەورەی کەماویمان هەیە؟ زۆر باشە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان لەم بابەتە گرینگە. دیارە پرسی ئاو یەکێکە لە پرسە گرنگ و کاریگەرەکان لە ئێستا و لە ئایندەشدا. بێگومان ئەم بابەتی ئاو پرسی ئاو هاوشێوەی زۆرێک لە پرسە گرنگەکانی تری ژینگە و پرسەکانی گەشت و گوزار و مەسائلی خزمەت گوزاریەکان و دەوڵەتداری یەکێکە لەو پرسە گرنگ و کاریگەرانەی کە پێویستە تەواوی وڵاتانی کە پێویستە بە وریایەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەتەکیدیش تەواوی وڵاتانی دنیا بە شێوەیەکی زۆر گرنگ و کاریگەر دەڕوانە پرسی ئاو و بە وریایەوە مامەڵەی لەگەڵ دەکەن، چونکە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ژیان و گوزەران و بواری پیشەسازی و ئابووری دەوڵەت و دەوڵەتداریەوە هەیە و لە هەمان کاتدا چەندین بواری تر وەکو باسمان کرد پەیوەندیان بە ئاوە هەیە. بۆیە زۆرێک لە پرسە گرنگەکانی تر وابەستە دەکرێن بە ئاوە، بۆیە زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ پرسی ئاو دەکەن. بەتەکید ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراق بەگشتی و هەرێمی کوردستان لە ناویدا یەکێکن لە وڵاتانەی کە خاوەنی سەرچاوەی ئاوین و لە ڕووی سەرچاوەکانی ئاوە هەمە جۆرە ئاومان هەیە لە ئاوی لە دابارین، لە ئاوی سەرزەوی و لە ئاوی ژێرزەوی. و لەم بابەتەدا ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقیق بۆ پرسیارەکەت بەتەکید بەکارهێنانی ئاوەکان لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانەوە یەکێکە لەو پرسانی کە ڕاهەند و قوڵایەکی مێژووی هەیە و قسەی لەسەر کراوە. لە ساڵانی 1940 لە پەیمانی ئاشتی لە پاریس قسە لەسەر ئەم بابەتە کراوە کە ئەو ڕووبارانەی یان ئەو ئاوانەی کە سنووری نێوان دوو وڵات دەبڕن یان زیاتر لە دوو وڵات دەبڕن، ئەو ڕووبارانە بە ڕووباری یان بە ئاوی نێودەوڵەتی هەژمار دەکرێن، واتە ئاوێکن ناکرێت تەنها لەلایەن دەوڵەتێکەوە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بۆیە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و بەپێی ئەو بەندانەی کە لە یاسا نێودەوڵەتیەکاندا هاتووە و لە بەند و ڕێکەوتونامەکاندا هاتووە باز لەوە دەکرێت ئەو ڕووبارانەی کە لە دوو وڵاتە دوو سنووری دوو وڵات دەبڕن لە ئێرانەوە هەڵدەقڵێ و بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێ و بەرەو ناوچەکانی ناوەڕاست و باشوور دەڕوا ڕووبارێکی نێودەوڵەتیە و ئەو ڕووبارەی کە لە تورکیاوە هەڵدەقڵێ و بە عێراقدا بە هەرێمی کوردستان و بە عێراقدا تێدەپەڕێ و ڕووبارێکی نێودەوڵەتیە کەواتە لە ڕووی یاسا نێودەوڵەتیەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە لە ڕووی بەند و ڕێکەوتنامەکانەوە لە کۆنگرەکانی جیهانی ئاوەوە کە قسە لەسەر ئەم بابەتە کراوە ئەم ڕووبارە مافی ئەوەی هەیە بە چەند وڵاتدا تێپەڕێ، مافی ئەوەی هەیە هەر وڵاتێک بە گوێرەی تایبەتمەندیەکانی خۆی سوود لەو ئاوای وەربگرێت. ڕاستە ئاوێک کە لە وڵاتە سەرچاوی ڕئیسەکەی لە وڵاتی یەکەمە ئەو تەحەکوم بە ئاوەکەوە دەکا و سەرچاوی ئاوەکە لای ئەوە، بەڵام لە هەمان کاتدا مافی ئەوەی هەیە کە وڵاتانی خوارخۆی سوود لەو ئاو وەربگرن و لێرەدا ئەگەر بگەڕینەوە سەر هەرێمی کوردستانی خۆمان و دوور نەکەینەوە لە بابەتەکەدا ئەگەر باز لەو ئاوانە بکەین کە لە هەرێمی کوردستانی عێراق هەڵدەقڵێن لە ئێرانەوە هەڵدەقڵێن و زەی بچووک یەکێکە لەوانە کە لە زەی بچووکە زەی مەسەلەن سیروانە ئەوانەی کە لەناو هەرێمی کوردستان بەناو هەرێمی کوردستاندا تێدەپەڕن و لە ئێرانەوە هەڵدەقڵێن و بەناو هەرێمی کوردستاندا تێدەپەڕن و بەرەو ناوچەکانی ناوەڕاست و باشوور دەڕۆن. لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەو ڕووبارانە ڕووباری هاوبەشن، واتە ئێران ناتوانێت و مافی ئەوەی نییە بە ئارەزوی خۆی تەحەکوم بەو ئاوە بکە. دەبێت جۆرێک لە ڕێکەوتنامە، جۆرێک لە گفتوگۆکردن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق و ئێراندا هەبێ بۆ ئەوەی کەوا ئەو ئاوە بەکار بهێنین. ئەمە بۆ زەی بچووک بۆ سیروان بۆ هەموو ئەو لەقانەی کە دەڕژێنە ناو ئەو ڕووبارانی کە دەڕژێنە ناو هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر ئەو تا دەڵێ نابێ تاگلایەنەوە بە ئارەزووی خۆی تەحەکومی پێوە بکە، ئێستا دەیکا ئێمە دەتوانین چی بکەین؟ ئایا
یاسای شتێکمان بۆ کە مەسەلەن ئەبێ پەنا بۆ کێوەبەرین. ئێمە لەو حاڵەتەدا ئەگەر تەماشا بکەین کۆمەڵێک یاسامانەیە مەسەلەن بۆ منە ڕێککەوتنامەی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1990مان هەیە کە ئەو ڕێککەوتنامەی کە لە ساڵی 1990 لە نەتەوەی گرتوەکان قسەی لەسەر کراوە 33 خاڵی تێدا کە باز لەوە دەکات تۆ ناتوانانی بە ئارەزوی خۆت ئەو ئاوە بەکاربێنی وەکو ئێران باگە باس لە ئێران بکەین و ئێران بە نمونە بێنینەوە کەواتە لێرەدا ئەتۆ پێشێلی لەو پێشێلی ئەو ڕێککەوتنامانە دەکەیتەوە لە ساڵی 1990 لە نەوتوی گوتەکان قسە لەسەر کرا و باز لە ڕێککەوتن دەکات لە نێوان ئەو وڵاتانی کە هاوسنورن کەوتونەتە سەر ئەو ڕووبارە کەوتونەتە سەر زەی بچووک زەرسی سیروان ئیلاخری لە هەمان کاتدا لە کۆنگری جیهانی ئاودا ئاماژە بۆ کراوە لە ساڵی 1994 عفو دەڵێ پێویست ئەو ئاوانە بە شێوەی گفتوگۆکردن و بە شێوەی ڕێککەوتن ئەو ئاوانە بەکار بهێنرێن بە شێوەیەک خاوەن ڕووبارەکە ئەوەی کە سەرچاوی ئاوی ڕووبارەکەی بەدەستە ناکرێت بە ئارەزوی خۆی تەحکوم بەو ئاو بکە ئەوە بەکار بێنێ بە ئارەزوی خۆی بەنداوی لەسەر دروستکە بە ئارەزوی خۆی بۆ باری پیشەسازی بەکاری بێنێ بە ئارەزوی خۆی بۆ بواری کوشتتوکاڵی بەکاری بێنێ لە کاتێکدا بە تایبەتیش یەک دقه ئەگەر مەزارم دەیت بە تایبەتیش لەو کاتانەی کە دیاردەی وشکە ساڵی زۆرە بە تایبەتی لەو کاتانی کە ئێستا دیاردەی وشکە ساڵی زۆرە و بەریکی هەرێمی کوردستان و عراقی گرتوتەوە تەواوی زۆرێک لە وڵاتانی جیهانی گرتوتەوە لەو کاتەدا مەترسیەکە زۆرتر دەبێت بۆیە ئەو کاتە دەبێت جارش کە دانوستاندن لە نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستان و ئێران و تورکیا بکرێت بۆ ئەوەی کە جارشکە ڕێخستنەوە بۆ ئەوانە بکرێت دڵی نابێ بە ئارەزی خۆی بەکاری بێنێ ئێستا بە ئارەزی خۆیان بەکاری دێنن تا حکومی پێواکەن ئێمە دەتوانین چی بکەین ئێمە لێرەدا شتێک هەیە پێی دەگوترێ وڵاتی خاوەن هێز وڵاتی خاوەن لاواز لە ڕووی هێزەوە ئەو وڵاتانەی کە خاوەنی ئاوەکەن لە ڕووی بایەخی جیۆپۆلیتیکیەوە قوتێکی جیۆپۆلیتیکی باشیان هەیە دەتوانن وەکو کارتێکی فشاری سیاسی بەکاری بێنن دەتوانن وەکو کارتێکی فشاری اقتصادی بەکاری بێنن دەتوانن بۆ کێشە ناوخۆیەکانی خۆمان بەکاری بێنن زیادکردنی کێشە ناوخۆیەکانی خۆمان بەکاری بێنن چ ئێران چ تورکیا تۆ لە بەرامبەر ئەمەدا چیت پێ دەکرێت بە بۆ چوونی من ئەمە تا ڕەدێکی سەرەکی ئەگەر ڕازگویانە قسە لەسەر ئەم بابەتە بکەین لێرەدا زۆر جار قوەی سیاسی قوەی دیبلۆماسی ڕۆڵ دەبینێ لەو بابەتەدا تۆ چۆن لەگەڵ ئەو وڵاتەدا دەنیشی چۆن دەگەی ڕێکەوتن چۆن قسەی لەسەر دەکەی لێرەدا هێز ڕۆڵی گەورەی دەبینێ واتە بە دانوستاندن بە دیبلۆماسیەت بەڕێکەوتن بەوەی کە تۆ ئەم بابەتانە لە ڕێگەی گەشتەکان و سەردانەکان و پەیوەندیەکانەوە ئەم بابەتە بخۆیان لە ئێمە باشتر دکتۆر کەواتە ئەو ئێمە باشتر بەند و بڕگانەی کە باست کرد لە یاسای نەتەوەی گرتووەکان و ئەوەی کە باست کرد ینی کەواتە هیچ گرنگێکی نییە کە تۆ هەر بە وەفد و بە تەکلیف دەزانی چۆنە گرنگیەکەی دەزانی چۆنە گرنگی هەیە بەڵام بۆ گرنگی هەیە لەبەرەوەی تۆ ئێستاش ئاوی زەی بچووکێکە لەو ئەوانەی بەلا ئێمەدا تێتە پەڕێ سیروانە هەر بە هەماشەوە دیزلەیە فڕاتە زۆرێک لە سەرچاوە ئاویەکانی ترن کە زەی گەورەیە دێنە هەرێمی کوردستانەوە پابندی یاسانی دەوڵەتی ڕێنمایەکانی یاسانی دەوڵەتیەکان تا ڕێدێکی سەرەکی پەیڕەو کراوە واتە ئاوەکە قەتع نەکراوە خۆشک نەکراون بەڵام لەو کاتانەی کە پێویستە و ئێستا بە تایبەتی کە دیاردەی وشکە ساڵی زۆر بەرەوکی ئەمەی گرتووە ئەو وڵاتانە هەر کاتێک حەزیان لێبێ وەکو کارتێکی فشار بەکاری دێنن یعنی کەمی دەکەن زۆری دەکەن بەنداوی لەسەر دروست دەکەن پرۆژەی لەسەر دروست دەکەن بەکاری دێنن بۆ باری پیشسازی بەبێ گەڕانەوە بۆچی بۆ وڵاتانی خوار خۆیان کە لە کاتێکدا تۆ بەنداوێک دروست دەکەی کە لە کاتێکدا تۆ بەنداوێک دروست دەکەی تۆ پرۆژەیەک دروست دەکەی مەسەلەن تورکیا پرۆژەی گاپی دروست کردووە کە چەندین پرۆژەی گەورە لە خۆ دەگرێت و ئێران چەندین بەنداوی دروست کردووە لەسەر زەی گەورە لەسەر زەی بچووک دروست کراوە لەسەر زەی گەورە دروست کراوە لەسەر ڕووباری دیزل و فرات دروست کراوە ئەوانە پێویستە بە دانوستان بکرێت زۆر جار کە دانوستانیش دەکرێت زۆر جاریش کە وەفدەکانمان دەچن دادەنیشن لەسەر ئەم پرسانە قسە لەسەر ئەوە دەکرێت بەو شێوەیە نییە کە ئێمە دەمانەوێت واتە زۆر جار پێشێلی بەند و یاسانی و دەوڵەتەکانی تێدا دەکرێت ئەجینا تۆ خاوەنی ئاوەکەی هەتا تەنانەت ئەو ڕووبارانەی کە ڕووباری نێودەوڵەتین وەکو باسمان کرد تۆ ناتوانانی بە ئارزوو خۆت تایبەتمەندی سروشتیەکانی بگۆڕی تایبەتمەندی سروشتیەکانی دەستکارکە و بیگۆڕی بەبێ ڕێکەوتنامە و بەبێ گفتوگۆکردن لەگەڵ وڵاتی خۆت لە خوار خۆی کاتێک بەنداوێک دروست دەکەی بەبێ گفتوگۆکردن لەگەڵ وڵاتانی خوار خۆت کاتێک بڕی ئاوەکەی کەم دەکەیەوە بە تایبەتیش هەندێک لەو ڕووبارانە ئاوزێڵیان هەیە ئەو وڵاتانی کە دەکەونە سەر ئاوزێڵی ڕووبارەکە جارشکە
وەکو باسم کە دەبێت بە گفتوگۆ بەڕێکەوتن بە لێکتێگەشتن بێ بەڵێ ئێستا ئێمە لە بەرامبەر ئێران و تورکیا تا ڕادەیەکی سەرەکی جۆرێک عراق بەگشتی جۆرێک لە لاوازیمان پێوە دیارە بەوەی کە ئەوان دەتوانن بە ئارەژوی خۆیان تەحکوم بە ئاوەکە بکەن و بەڵام ئەوەمانە ئەوە نییە کە تەواو غەرقی قانون نێودەوڵەتەکانیان کردبێ. دکتۆر ئێمە خۆمان لەناو خۆمانەوە چارەنووسی جوگرافیە محکومین بەوەی کە هەندێک سەرچاوی ئاوی لای ئەوانەوە لە قوڵی لە ئێران و لە تورکیاوە بەڵام ئێمە لەناو خۆیان خۆمان چیمانەیە ئەتوانین وا بکەین ینی ئاسایشی ئاوی خۆمان دابین بکەین بەنداوە توانین بکەین چیتر ئەتوانین بکەین لەناو خۆیان ئێمە ئاسایشی خۆمان دابین بکەین. زۆر باشە ئەگەر تەماشا بەڵێ بەتەکید لەم بابەتەدا پێشەوەی بێمە سەر پرسیارەکە دەکرێت هەر بە وەڵامت دەمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی کەمتەر خەمە. ئێمە موقعی جوغرافێکی زۆر ناوازەمانەیە خاوەنی چەندین تایبەتمەندی ناوازەین لە دەرامەتی ئاو ناوچەی شاخاوی زۆر باش و ناوازەمانەیە کە ئەوانە پێیان دەگوتێ بورجەکانی ئاو ئەم ناوچە شاخاوێنە لە سەدا 36.4 ئاوی هەرێمی کوردستان ناوچەی بارانی مسۆگەرن واتە دابارین لە منطقی ئێمە باران و بەفر و تەرزە ئەوانە لە ناوچەی بارانی مسۆگەرمان نزیکە لە سەدا 36.4 هەرێمی کوردستان پێک دێنێ و لە سەدا 63.6مان ناوچەی بارانی نامسۆگەرە واتە لە ڕووی دەرامەتی ئاوە ئێمە بارانمان هەیە و بارانێکی زۆر ناوەزە و باشمانێ و هەر بە هەمان شێوەکو باسم کرد ئاوی سەر زەویش زەی بچووکمانەیە زەی گەورەمانەیە عوزێممان هەیە و بە هەمان شێوە لەو ڕووبارانە لەو لە قوڕبارانی کە دەڕژێنە ناو وڵاتەکەی ئێمەوە ئێمە لە بواری ئاسایشی ئاودات بەڕاستی تا ئێستا کەمتەرخەمین لە دروستکردنی بەنداوەکان کەمتەرخەمین لە کۆکردنەوەی ئەو ئاوانە بۆ ئەوەی ئاوی ژێر زەویان پێ دەوڵەمەندکەین کەمتەرخەمین بە تەئکید هەر ئێستا ئەگە بە ڕقمێک پێت بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی خاوەنی 45 تقریبن میلیارد مەتر سێجا ئاوە هەندێک لە سەرچاوە زانستیەکان باز دەکەن دەڵێن نزیکەی 72 میلیارد مەتر سێجا ئاومانەیە کەواتەدا ئەگەر حکوومەتی ئەگەر هەرێمی کوردستان ئەو بڕە ئاوەی هەبێت 45 میلیارد مەتر سێجا بۆ 72 میلیارد مەتر سێجا با کەمتر بێت لەو بڕێژ بەراورد بە وڵاتانی دەوروبەرمان بەراورد بە ئوردون و بە لوبناان و زۆرێک لە وڵاتانی دەوری دەوروبەرمان ئێمە دەوڵەمەندترین زۆر دەوڵەمەندی لەوان بەڵام ئێستا ئاسایشی ئاوی ئێمە بەڕاستیت پێ بڵێم لەم بوارەدا ئێمە کەمتەرخەمین چۆن کەمتەرخەمین بۆچی کەمتەرخەمین لە بواری ئاسایشی ئاو ئەگەر قسەت بۆ بکەم لە بەکارهێنانی ژیرانی ئاو کەمتەرخەمین ئەگەر وردی کەمەوە لە بەکارهێنانی ژیرانی ئاو کەمتەرخەمین لە پیسکردنەکەی یعنی کەمتەرخەمین پیسی دەکەین بە ئاڕژخمان ئەو ئاوە جوانە شیرنە کە دەکرێت بە مستەڵەحا پێت بڵم هیچ کەسێک دوژمنی خۆمان نەبێت لە بەکارهێنانی ئاوەکان خۆمان دوژمنی خۆمانین لە زیاد نەکردنی بەکارهێنانی ئاو بە لە بەرچاوگرتنینەوەی داهاتوو و دابینکردنی ئاوی پێویست بۆ تاکەکانمان ئەمانە لەو تایبەتمەندیانن کە ئێمە لە بواری لەو تایبەتمەندیانن ئێمە کە لە بواری ئاسایشی ئاودا قسەی لەسەر دەکەین بە تەئکید کەمتەرخەمین نەمانتوانیوە ژیرانە ئاوەکانی خۆمان بەکار بهێنین نەمانتوانیوە ژیرانە ئاوەکانی وەبەرهێنان لە بواری ئاوەکاندا بکەین نەمانتوانیوە نەوەی داهاتوو چۆن وەڵامی نەوەی داهاتوو دەدەیەوە کە ئێستا چەمکی زاراوەی مستەڵەحی تەنمی مستەدامە کە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە دەبێت حساب بۆ نەوەی داهاتوو بکەین کەواتە ئەو ئاوەی ئێستا لە بەردەستی ئێمەیە چەندە نەوەی چەندە بەشی ئێستای پێوەیە ئەوەندەش جارشکە بەشی نەوەکانی داهاتوومان بۆی ئەگەر بۆ ئەگەر وریار ئەمە دو پرسیارمە وەکو دەڵێ ئەوەی ڕۆی ئێستا ئەتوانین چی بکەین ئایا درەنگ بووە بۆەوەی کە ئێمە هەندێک ڕێکار بگرینە بەر حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە بە بۆچوونی من بابەتی پرسی ئاو بەکارهێنانی ئاو بابەتی ئاسایشی ئاو یەکێکە لەو پرسە گرنگانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بیخاتە زۆرێک لە پرسە گرنگەکانی تر چونکە لە ئایندەدا لە 10 ساڵی داهاتوو 20 ساڵی داهاتوو بەتایبەتی لە 10 ساڵی داهاتوودا ئێمە ئاماژەکانی وشکە ساڵیمان خەریکە دەردەکەون و دەریش کەوتون و خەزانەکانی ئاومان و ئاستی ئاوی ژێر زەویمان زۆر دابەزی و بەپێی ئەو ئەرقام و داتانی کە لە توێژۆنەکانی ماسەر و دکتۆرە ئاماژەی پێکرا و ئاستی ئاوی ژێر زەویمان زۆر دابەزیوە خەزانەکانی ئاومان کەمیان کردووە ئێمە دەبێت لێرەدا وریابین مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو ئاوە نێودەوڵەتیانە بکەین کە لە ئێران و تورکیاوە هەڵدەقن و بەڕێکەوتن و گفتوگۆکردن لەگەڵیان تا ئێمە بتوانین بەشی خۆمان بەپێی ئەو حەجمە سوکانیەی بەپێی ئەو ڕووبەرەی کە هەمانە بەپێی ئەو ژمارە دانیشتوانی کە هەمانە بەپێی ئەو اقتصادی کە هەمانە و کۆمەڵێک معایری جغرافی و پێوەر هەیە سوود لەو ئاوە وەربگرین واتە بڕی خۆمان دەست بکەوێت لەو ئاوانە ئەوە یەک دوو بتوانین لەسەر ئەو ئاوانە بەنداو دروستکەین پرۆژە دروستکەین
و بتوانین لە ڕێگەی ئەو پرۆژە و بەنداوانی کە دروستی دەکەین بڕێک لە ئاوی ژێرزەوی ئاستی ئاوی ژێرزەویمان بەرز بکەینەوە بتوانین بەکارهێنانی ئاومان زیاتر بکەین بۆ باری پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار چونکە لە داهاتوودا ئەگەر ئێمە پلانی وردمان نەبێ بۆ ئاو و ئاسایشی ئاو و مەسائلی ئەوە بێگومان تووشی چەندین دەرئەنجامی خراپی گەشت و گوزاری دەبین تووشی چەندین دەرئەنجامی خراپی کشتتوکاڵی دەبین کە ئێمە وڵاتێکین لەسەر زراعە بەندین و زراعەیەکێکە لە هێزە ئابوووریەکانمان تووشی کێشی زراعی دەبین تووشی کێشەی گەشت و گوزاری دەبین تووشی چەندین دەرەنجامی ژینگەیی دەبین تووشی گۆڕانی تێکدانی هاوسەنگی ژینگەی شار و لادێ دەبین خەڵکێکی زۆر ناچار دەکەین لە لادەکانەوە کۆچ بکات بۆ ژینگەکان بۆ شارەکان بۆیە ئێمە دەبێت بەنداو دروستکەین دەبێت پرۆژەی بچووکی بەنداوی بچووک دروستکەین بەنداوی گەورە دروستکەین زۆرێک لە بەنداوە پێشنیارکراوەکان کە ئێستا لە بواری جێبەجێکردندان هیچ ئیشیان لەسەر نەکرا بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی لە سنووری پارێزگای هەولێر کە لە کاتێکی ئەوانە لە دەستوری عراق هەتا لە دەستوری عراقیشدا ئاماژە بە دابشکردنی ئاوەکان کراوە ڕێکخستنی ئاوە نێودەوڵەتیەکان کراوە ئەو ئەوەی کە لە ئێرانەوە هەڵدەقڵێ لە بورگەکانی لە دەستوری عراقیدا ئاماژەی پێکراوە و ناتوانانی بە ئارەزوو خۆت تەحەکوم پێ بکەیت بەڵام 2000 ئەوە دەوەسێتە سەر ئەوەی کە ئایا قووەتی هەرێمی کوردستان لەکوێیە قووەتی هێزی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری لە ڕووی ئەوە لەگوێ تا بتوانێت دانوستان بکات لەگەڵ وڵاتەکانی دەورو بەرمان عراق قوی اقتصادی بەڵام قوی سەربازی قوی سیاسی قوی دیبلۆماسی لەکوێ تا بتوانێت لەگەڵ ئەو وڵاتانی دەورو بەرمان کە تورکیا و ئێرانە دروستکە تەنانەت ئەوانەی وڵاتانی دەورو بەرمان بێزگەلەوەی کە ئەوان بوونەتە مای کێشە بۆ خۆمان خۆشمان بووینە مای کێشە بۆ خۆمان کە ناتوانین سوود لەو دەرامەتە جوانە وەرگین کە خوای گەورە و سروش پێی بەخشیوین ئەو دابارینە ئەو بەفرە ئەو دەرامەتە ئاویەی هەمان هەندێکیان کە لە ناوخۆدا هەڵدەقڵێن نەماتوانیوە سوودیان لێوە بگرین بۆیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و عراق بەگشتی پێداچوونەوە بە سیستەمی ئاو و سیاسەتی ئاو و مەسایلی پاراستنی دەرامەتە سروشتەکاندا بکاتەوە هاوشەوەی زۆرێک لەو پرسانێکی ئێستا لە عالەمدا گرنگن زۆر بەڕێز دکتۆر بێسن ئەحمەد حسێن سەرۆکی بەشی جوگرافیا لە زانکۆی ڕاپەڕین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ زۆر سپاس ڕوونکردنەوەکانە خۆشەویستان تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ